ڕەفەرمخوازانی حکوومەتی چەرخی پێنجەمی ماشینی حاکمیەتی ئیسلامی بەپێی ئەو ڕاپۆرسانەی کە لە ڕاگەیەندراکاندا بڵاو بووتەوە، هەندێک لە کەسایەتە ئیسلاحخوازەکان لە جەلەسە و کۆبوونەوەی کاربەدەستانی سەرەوەی حکوومەتدا کۆمەڵێک ڕێکاریان بۆ کۆتایی هێنان بە ناڕزایەتیە سەراسەریەکان پێشکەش کردووە. ئەوان ڕێزیان لە هەڵسوکۆتی هێز ئەمنیەتیەکان گرتووە سەبارەت بە سەرکوت و بەرەنگاربوونەوە لەگەڵ ناڕزایەتیەکان لە کوردستان و لەبارەی گوشاری سەر هێز ئەمنیەکانیش نیگەرانی خۆیان دەربڕیوە. زیاتر لە 2 مانگ سەرکوت و ژنایەتی حکوومەتی ئیسلامی بۆ تێکشکاندنی خۆڕاگری و خەباتی خەڵک چارەساز نەبووە. ئێستا حاکمیەتی ئیسلامی جارێکی تر دەستە و دامێنی سوپاپی ئیتمینان یان چەرخی پێنجەمی ماشینی دەوڵەتی واتە ئیسلاحخوازەکان بۆتەوە. ڕەفەرمخوازانی حکوومەتی کە باڵی بەزی و بەرغەزەبی حاکمیەتی ئیسلامین دوودەیە دەرفەتیان هەبوو تا دروشم و بەرنامەی بێناوەڕۆک و فریوکارانەیان بەکردەوە دەربنن، بەڵام بە نیشاندانی ئەو پەڕی بێلیاقەتی و بێکفایەتی لە خۆیان تووشی شکەستێکی ئابڕووبەرانە بوونەوە. سەرکردەکانیان زیندانی خرانە حەسر و یان خاننشین کران و بەشێکیشیان هەروە لە گەندەڵی و سەرکوتدا بەشدارن. شۆڕشی نوێ خەڵکێران لە درێژەی ڕەوتی خۆیدا دەمێکە سنووری گفتومان و سیاسەتەکانی ئیسلاحخوازانی بەزاندووە و دروشمی ئیسلاح تەلەب ئوسولگەرە ئیتر تەواوە ماجرای بەڕوونی فرموڵە کرد. ئیسلاحخوازانی دەرکلاو لە دەسەڵات و پەراوێزخراو لەلایەن خەڵکەوە ئیتر سەنگێکی سیاسی کاریگەر نین و ئەمەش بۆ هەر سێلایەنی معادڵەکە واتە حکوومەت، خەڵک و خودی ڕەفەرمخوازەکان بە ڕۆشنی دەرکەوتووە. بەڵام بۆچی 2 مانگ دوای سەرکوت و ژنایەت خامنەی و هاوبەشەکانی دەست بە دامێنی ئیسلاح تەلەبەکان بوون، کاتێک دەزانن تا ئەو ڕادەیە سووک و چروک و لاواز بوون. ڕاستیەکەی ئەوەیە کە حاکمیەت و دەستگای سەرکوت هەستیان بەوە کردووە کە توندوتیژی بە تەنیا وەڵام دەرەوە نییە و دەبێ بە کۆمەڵێک مانۆڕی سیاسی ڕیزی خەڵک تووشی دووبەرەکی بکرێت و کاتێکی زیاتر بۆ هێزە سەرکوتگەرەکان و حەسانەوەیان فراهەم بێت. دیداری مشتەبا خامنەئی لەگەڵ کچەکەی ڕەفسەنجانی، کۆبوونەوەی شەمخانی و ئێژەئی لەگەڵ چەند کەس لە ڕەفەرمخوازەکان لەم ڕاستەیەدا دەکرێ ڕوون بکرێتەوە. ڕێبەرانی گەندەڵ و ترسنووکی ئیسلاحخوازانی حکوومەتی کە زۆربەیان لە ناوەندە دەسەڵاتی و ئەمنیەتەکاندان لە سەرکوت و کوشتاری ناڕازیان و زیندانیانی سیاسیدا خاوەنی مێژوویەکی پڕ لە شەرمەزارین. بۆ هەستکردن بە بێشەرمی ئەم تاقمە هەر ئەوەندە بەسەکە لە ئاست جنایەتەکانی حکوومەتی ئیسلامیدا خۆیان کوێر دەکەن و سەبارەت بە توندوتیژی نواندن و سەرکوت پیرۆزبایی ئاڕاستەی حکوومەت دەکەن. ئەم دەڵاڵ و گەندەڵە سیاسیانە هیچ باسی قەتڵ حکوومەتیەکان ناکەن، تەنانەت نیگەرانی جنایەتکاران و بەکرێگیراوانی ڕژیمیشن. شۆڕش و ڕاپەڕینی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی لە کوردستان و لە زۆربەی شوێنەکانی ئێران لە ئارادایە. ناڕازیان و خەڵکی وەگیان هاتوو بە هیچ شتێک کەمتر لە ڕووخانی کۆماری ئیسلامی و بۆ بنیادنانی نظامیکی سیکۆلار کە تیادا ئازادی، بەرابەری و مافەکانی مرۆڤ دابین و زەمانەتکرا بێت ڕازی نابن.